لەسەر بابەتە قسە دەکەم بزانین جێبەجێکردنی بەڵێنەکانی هەڵبژاردن لەلایەن کاندیدانی پارتی و بەرنامە و پرۆگرامی پارتی دموکراتی کوردستان چۆنە بەڕێز عارف ڕۆشتی ڕاوێژکاری مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان لەگەڵم دەبێت. سپاس بەڕێز عارف کە لەگەڵ کوردستان 24 پارتی ئەوەی وتووە ئەو بەڵێنەی کە داوە کردوێتی کردار و توانیوێتی متمانەی جەماوەڕەکەی بەدەست بێنێت بۆ هەڵبژاردننی ئەمجارە چۆن لەگەڵ جەماوەر و لەگەڵ خەڵکەکەی خۆیدا ئەم بەڵێنانە جێبەجێ دەکات. سپاس بۆ ئێوە هەروەکو چۆن تا ئێستا ئەو بەڵێنانەی کە داوا بووە بەکردار پارتی بەردەوام دەبێ لە جێبەجێکردنی ئەرکەکانی خۆی وەکو مافێکی ڕەوای خەڵکی کوردستان. پارتی هەمیشە پشت ئەستورە بە خەڵک لەبەر ئەوە لای پارتی مرۆڤ سەنتەری سیاست و خواستەکانە. تا ئێستا ئەوەی کە پارتی کاری لەسەر کردووە بە کارنامەیەک بووە چ لە حکوومەت یاریێبی کوردستان دابێت یان لە حکوومەتی فدرالی دابێتن و ئەو شێوازە کارکردە بەردەوام دەبێت و بەلکو هەنگاوی باشتریش دەچیدە پێشەوە. باشە پێتان وایە ئەمجارە پارتی دموکراتی کوردستان ئەتوانێت ئەوەی کە ئەوێت بەدەستی بهێنێت ژمارەی نوێنەرەکانی لە بەغدا زیاتر بکات و ئەگەر چووە بەغدا چی بۆ خەڵکی هەرێمی کوردستان پێ؟ بەدڵنیاییەوە متمانەی خەڵک لە هەڵکشاندایە واتە ڕێژەی کورسیەکان و ژمارەی دەنگەکان زۆر ئەچێتە سەرەوە بەوەش ئەتوانی ژمارەیەکی زۆرتر لە کادرە باشەکانی خۆمان ڕەوانەی بەغدا بکەین چونکە شەڕی ڕاستەقینە لە بەغدایە. ئێمە وەکو جەنابی سەرۆک و سەرکردایەتی ئێمە تەئکید لەوە دەکەنەوە لە کوردستان ڕکابەرێکی وامان نییە. ئەوەی کە ڕکابەریمان دەکات بەغدایە و مافی ئێمە کە زەوت کراوە لە بەغدایە بۆیە پارتی ئەتوانێت ئەو سەنگەرە پڕکاتەوە بە کادری باش بۆ ئەوەی بە پێی خواستی خەڵکی کوردستان کە دانی پێدراوە لە دەستوری هەمیشەی عێراقیدا کار بکە و پارتی ئەو حزبەیە کە ڕکابەرەکان حسابی گەورەیە بوو دەکەن چونکە هێزێکە قەت لە بن نەهاتووە و قەت سازش ناکە و هەمیشە لەگەڵ مافەکانی خەڵکی کوردستان هاوتەری بووە. بەڵێ سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان بە تایبەتی لە بانگەشەی هەڵبژاردنە جەخت لەوە دەکاتەوە کە بەهێزبوونی پارتی واتە بەهێزبوونی کوردستان ئەمە چۆن جێبەجێ دەکات؟ ئەمە ڕاستیەکی سەڵبێراوە چونکە لە هەر کاتێک پارتی بەهێز بوو بێ دەستکەوتی کوردستان مسوگەرتر بووە و ئێمە ئێستا کار ئەەکەین بۆ ئەوەی دەنگی پارتی سەروی مەلیۆن دەنگ بێ ژمارەی کورسیەکان زیاتر بێ لەوەی کە هەمانە. اینجا پارتی هەمیشە بە کارنامە ئیشەکە واتە کۆمەڵێک ئاماج دەستیشان دەکات و پلانی بۆ دادەنێت کە چۆن جێبەجێیان بکە. ئێمە حزبێکی دروشمبازی نین، ئێمە دروشت داناتاشین بەڵکو ئەگەر دروشتێکشمان داڕشت بێت ئەوە دوای خوێندنەوەیەکی تێر و تەسەلمان ئەو دروشت بەداناوە و بە شێوەیەکی واقع بینانە مامەڵە لەگەڵ دروشتمان دەکەین بۆ ئەوی بتوانین جێبەجێیان بکەین. ئەوەی ئێستا چاوەڕوانە لە بەغدا شەڕە لەسەر جێبەجێکردنی ئەو مادە دەستوریانە کە بەردەوام پێشێل دەکرێن. تا ئێستا 55 مادەی دەستوری پێشێل کراوە بە تایبەتی ئەو مادانەی کە پەیوەندیان بە مافەڕەوەکانی خەڵکی کوردستان هەیە. ئێمە لەو قەناعەتین بەهێزی پارتی ئەتوانێت ئەو پێشێلکاریان نەڕاگرێت. باشە بەڕێز ڕۆشتی سەرۆک بارزانی لە کاتی بانگەشەی هەڵبژاردن لەگەڵ کادر و ئەندامانی پارتی دموکراتی کوردستان ئاماژەی بەوە کرد کە عەقڵیەتی مەرکەزی ئێستاش بەسەر دەسەڵاتدارانی بەغداوە زاڵە بەم شێوازە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکەن. پارتی چۆن کار بۆ گۆڕینی ئەم عەقڵیەتە و مامەڵەی دروست و یاسایی و دەستوری بەغدا بەرامبەر بە هەرێمی کوردستان دەکات؟ ئێمە بەهێزی منطقی خواستەکانی ئێمە هەوڵ ئەدەین ئەو عەقڵ